خۆشویستان لەم تۆرەدا باس لەو بابەتە دەکەین کە لە ئێستادا لە راپۆرتەکەدا بینیتان کەسانێک بەناوی ئەوەی کە لە داهاتوودا ئەو بڕۆپاری کە پێیان دەدەی بە سوودەوە بە ئیسفادەوە پێتانی دەدەنەوە بەڵام دوایە بینین پارەکە خوڕێت و دیار نامێنێت و کەسەکە هەم پارەکەیڕەوە هەم ئەو سوودەشی کە چاوەڕێ کرد وەری ناگرێت. ئێمە گفتوگوین بابەتە لە ڕووی یاسایی و ڕێکارەکان دژی ئەو کەسانی کە ئەم کارە دەکەن و هەروەها ئامادەکاری پێشوەختەکانیش دەکەین لەگەڵ پارێزەر کاک زەردەشت بیلال کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانیەمەیە. کاک زەردەشت بەخێر بێ. زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر سپاس. سواسی بەرنامەکەتانەکەم خۆشحاڵم جارێککە بە خزمەتتانەکەمەوە. دەستخۆشیشتان لێکم کە بەڕاستی گرنگی بە بواری یاسایان چونکە وعی یاسایی ئاگایی یاسایی واکە بەردەوام کۆمەلگا ئاسایشتر بێ ئەمن و ئەمانی کۆمەلگا زیاتر پارێزراو بێ. دەستان خۆش بخۆ. زۆر سپاس بۆ تۆ. کەسێک پارە بدا بە کەسێک چۆن ئامادەکاریەکی پێشوەختە بکات لە ڕووی یاساییەوە کە زەمانی وەرگرتنەوەی پارەکەی بکات. لە ڕاستیە بڵین بینەری ئەو راپۆرتە بووین ئێستا ئەم بابەتەی کە ئێستا ئەو ئیسارەیەکەن هێوروژێنن بابەتێکە بێجگە لەوەی پەیوەندی بە گیرفانی تاکەکانەوە هەیە کاتێکە پارەکەیان پەیوەندی بە ئاسایشی ئابووری کۆمەلگاشەوە هەیە چونکە ئەمە ڕاستەوخۆوە ئەکات متمانە باڵانسی مامەڵە لە بازارە کەم بێتەوە لەقەبێ لاسەنگ نەبێ کاتێ باڵانسی مامەڵە لاسەنگ بوو پشێویەکوێتە بازارەوە وەکە بڵین متمانەکە نەما کار بۆ خۆشەکە بڵین گاتە ئەوەی کە بڵین مۆنۆپۆل دروست بێ کۆمەڵێک خەڵکی کەمی کە پارەیان پێ لە بازارە ئەمانە کۆنتترۆلی بازار بکەن وەکە بڵین خستنە ڕوو کەم بێتەوە لە بازارە چونکە ئەگەر ئەوانەی کە کار بە پارەوە ئەکەن کەم بنەوە تا ئەوانە کەم بنەوە تەبانەمە کاریگەری ڕاستەخۆی لەسەر بازارە بێ و کاتە کاریگەری لەسەر گیرفانی من و تۆشە بێ بینەوە سەر بابەتەکە بابەتە بڵین ئەوەی کە جەنابەت فەرمووت لە ڕووی یاساییەوە چی بکرێ بۆی کە خەڵک زەمانی خۆی بکات چۆن ئەمە لە ڕاستیە ئەمە دوو بابەتن بابەتێکیان ئەوەیە کە کەسێک ئەبێ بە شەریکی کەسێ لە بازارە مامەڵە بێکەوەکەن ئەمانە شەریکن ئیتر ئەمە کە ئیفلاسی کرد ئەم کەسە ئەمە بابەتێکی مەدەنیە شەر نییە مە تێکەڵیانکەین هەر کەسێک ئیفلاسی کرد لە بازارە و پاری پێنەما بەڵام ئەمە ئەگەڕێتەوە بۆ تحقیق محکمەی تحقیق لێکۆڵینەوەی لێکە فعلەن ئەم کەسە بە فعلی ئیفلاسی کردووە پاری پێنەماوە تووشی زەرەری زۆر بۆیان نەخێر ئەمە ڕێگایەکە لە ڕێگای احتیالیەکان فێڵکردنەکان کە قانون بڵین حەلی کردووە بابەتە ئەگەڕین ئەمێنێتەوە سەر ئەوەی بابەتە فێڵکاریەکە یانە کاری کە احتیالی تایە ئەمەش دیسانەوە یاسا ڕێگای خۆی بۆ دانا و حەلی کردووە بابەتە لە چوارچێوەی مادە 456 و 457 بەڵام 456 زیاتر 456 سزاکانی عراقی سزای بۆ ئەم بابەتە داناوە لە ڕووی سزاییەوە بەوەی کە لە هەر کەسێک بەم شێوازە بە شێوازی فرتوفێڵ و قۆڵبڕین و ئەوانە بەکاربێنێت یاخود بڵین ناوێکی درۆینە بە ساختە بەکاربێنێ یاخود سیفەیەکی ساختە بەکاربێنێ یاخود نەخێر بڵین واقعەیەکی ساختە بەکاربێنێ بۆ نموناڵە من دەوڵەمەنم من کۆمپانیام هەیە لە فڵانە شوێن من ئەوم بەڵام دوایی بۆ دادگای لێکۆڵینەوە دەرەکەوێ ئەم واقعەیە ساختەیە یان نەخێر خۆی بە کەسێککە ناسیێنێ کە ئەڵێ من فڵان کەسم ئەمە ناوێکی ساختێ بەکاریە ناوە یان نەخێر ئەڵێ وەرە من و تۆ بین بە شەریک و لە مستەقبەلا من ڕێژەی ئەوەنە قازانجێمەوە بە تۆ ئەمە دیسانەوە بڵین بەکارێنانی ڕێگای احتیالی و فرتوفێڵە بۆی تۆ پارێک لە کەسێک پاری کەسێک بێنی بیخەیتە حیازی خۆتەوە یان مڵکی کەسێک بێنی بیخەیتە حیازی خۆتەوە ئەمە یاسا بڵین حەلی بۆ داناوە لە ڕووی سزاییەوە ئەم کەسانە تا 5 ساڵ بەند دەکرێن بۆ ئەوەی چی بکرێ بۆ زەمانی حەقی خۆیانەوانی کە کاتێ پارایان بە کەسێک و زەمانی ئەو بکەن وەری بگرنەوە ئەمە ئەکرێ بە نووسراو بێ نووسراوێک لە بینی ئەم دوو کەسەیە ئەگەر بتەوە زەمانەکە بەهێست ئەکرێ کەوت و کۆمپیالەیەک بەم کەسە لە ڕیدادنووسەوە بەم کەسە بکەیتەوانێت کە بڕی ئەوەنە قەرزت لای فڵان کەسە ئەمەش کە هاتە سەرەوەی کەسەکە ئەگەر ئەعلانی فلاسبوونی خۆی بکە و هیچ مڵک و ماڵێکی نەبێ ئەو کاتە دیسانەوە پارەکەی ئەکوێتە مەترسیەوە چونکە تۆ کەسێکە بینی تقریباً 100 کەس 200 کەس قەرزی لایەتی و خۆشی ئەوە تاوەکو ئاماژەی پێ باسی کردووەڵێ هیچ یەک دینارم پێ نەماوە کەواتە هیچ مڵک و ماڵێکی نییە
تۆ چۆن وەریەگریتەوە کەواتە ئەگەر هەر نووسراوێکیش هەبێ لە نێوانیانە هیچ ئەو کاتە جەدوایەکی ئەو تۆی نامێنێ چکە هیچ نییە تۆ لەسەری تەنفیزی لەسەر بکەی هیچ نییە تۆ وەریگریتەوانی و بیفرۆشیت و پارەکەی حەقیم کەسی لێوەرگیتەوە ڕاستە حەقەکەی تۆ لە ڕووی دادگایی لە ڕووی بڵین یاسا و ئەسەلمێنرێ ڕاستە تۆ ئەسەلمێنرێ کە ئەو نەپارۆ لای منە بەڵام کە من نەبێ بدەمەوە زمانی چی بەڵام بەهێزترین زەمان کەسێک کە پارە ئایا بە کەسێ بەهێزترین زەمانەوەیە تۆ ڕەهنێکی پێ بکەی ڕانی عقارێک ڕانی خانوبەری پێ بکەی ڕەهن لە بڵێن تۆماری خانوبەرە تۆمارەکرێ و حەقەکەی تۆ چێتە سەر خانوبەرێکی کە هەیە من ئەو خانووی کە هەموو ئەیکەم بەڕەهنەوە ئەیکەم بە ناوی کەسێکی کەەوە لەسەر مولکی خۆم نایهێڵم ئەخدەنا من پێتەڵم ئەمە وەکو وە زەمان کاتێک کە تۆ ئەڵەی بڵێ من بڕێک پارە ئێم بە جەنابەت من ئەگەر داوای ئەو زەمانەم لێ کردی و تۆ نەبوو ئەو کاتم پارەکەت نەیەمێ بەڵام ئەگەر بە ناوی خۆتەوە چکە لە تۆماری خانوبەرە شتێک هیتوویە کە بە ناوی تۆ بێ کە بە ناوی تۆ نەبوو هیتۆ نیە ئەو کاتە ئەو ڕەهنە ناخرێتە سەر شتێک کە بە ناوی تۆ نەبێ کە ئێ ماڵین وەکو زەمان ئەو کەسە وەکو زەمان ئەم شتە وەربگرێ یعنی خانوەکە تۆمار بێ بە ناوی قەرز وەرگرەکەەوە یان بە ناوی ئەو کەسەوە کە تۆ پارەکەیتێ ئەو کاتە حەقی بڵین 100% ئەمە زەمانی حەقی خۆتەکەی چونکە بەیانی ئەگەر لە مودەی خۆیە بڵین ئەو قەرزە مدەکەی دیاریەکرێت لە مودەی ئەوەنەیە بگەڕێنرێتەوە ئەگەر نەگەنرایەوە تۆ مافیەوە هەیە داوا بکەی ئەو خانوو بفرۆشتێ و بخرێتە مزایدە و حەقەکەی خۆتی لێ بڵین حەقی خۆت تۆی لێ وەربگیرێتەوە باشە کاک سەردەش بەڵام ئەمەش عەفوو ئەمەش لە ڕاستیە بۆ بازار نابێ چونکە کەسێک تاجیرێکی گەورەیە ئەوەی عقار نییە تۆ ئەم هەموو عقارە بێنە بخاتە زەمان هەموو داینەکانیەوە هەموو کەسانەیە کە قەرزی پێیان ئەمەش دیسانەوە جارێککە بڵین باڵانسی مامەڵە لە بازاراتێکەیە ئەفۆ زۆر باشە کاک زەردەشت ئەمە ئەگەر زیاتر بڵین بۆ قەرز بە شێوەیەکی گشتی باسە کرد سوو بۆ ئەو کەسانی کە من بۆ منە 2000 دلارەیەم بە تۆتۆڵی دوای مانگێک بە 3000 دلار پێت ئەدەمەوە بەڵێ ئەمەش لە ڕووی یاساییەوە هەمان مامەڵی ئەو قەرزی کە تۆ باسی کرد لەگەڵیدا دەکرێت خۆی بڵێ هەر قەرزە یاسا بەپێی 2000 دلارەکە مامەڵەت لەگەڵەکە یان 3000 دلارەکە تۆ بەڵێنێتیەوە بمێ بە یەک ئێمە شتمان هەیە ئێمە لە قانونە حەدی ئالا حەدی باڵای سوود دیاری کراوە ئەویش بڵین قازانجی ئیتیفاقیە کە نابێت لە سا حوتی نرخی ئەو پارێ زیاتر بێت کە تۆ ئەی بەسوو بکەسێت و ئەگەر لە نرخی لە ئەو لە سا حوتە زیاتر بوو خۆی بۆ مامەڵەی بڵین شارستانی لە سا چوارە ئەمە سوودە قانونیەکە قانون دیاری کردووە بۆ مامەڵی یاسایی سوود لە سا چوارە بۆ مامەڵەی تیجاری بازرگانی سوود لە سا پێنجە بەڵام ئەگەر دوو کەسەکە ئیتیفاقیان کردبوو یاسا ڕێیاوە تا لە سا حوتیش ئاستی سوودەکە بەرز بێتەوە ئەگەر لەمە زیاتر دیاری کرا بوو ئاستی سوو ئەو کاتە ڕاستێ عقدەکە صحیحە بڵێ ڕاستە عقدەکە ڕاست و دروستە و کێشێنیە گرێبەستەکە ڕاست و دروستە و کێشێنیە بەڵام ڕێژەی سوودەکە دابەزێنرێتەوە بۆ ڕێژەی ئیتیفاقی بۆ لە ساحوت اینجا ئەمە لە ڕووی بڵین شارستانیە لە ڕووی سزاییشەوە ئێمە مادەی 465 یاسای سزاکانی عراقیمان هەیە ئەڵێ هەر کەسێک لەو ڕێژەیە زیاتر کە یاسا دیاری کردووە کە لە سا حوتە لەو ڕێژەیە زیاتر پارە بدا بەسوو ئەو کاتە بند ئەکرێت بۆ ماوەیەک لە 3 ساڵ زیاتر نەبێ یان بە پێبژاردن بەڵام ئەگەر ئەمە تا ماوەی 3 ساڵ دووبارە بۆ جارێکی کە ئەو کاتە ئەم بندکردنە زیاد ئەکرێ بۆ 10 ساڵ کەواتە بێوانی کە پارە ئێن بەسوو ئاگاداریم حاڵەتەش بن تەنیا ئەوەی کە پارەکەی خواردۆ تاوانبار نییە لە ڕووی یاساییەوە کەسەش کە پارە ئەیا بەسوو سوەکەی لە حەدی ئەعلای کە قانون دیاری کردو زیاترە ئەوش دیسان لە ڕێی سزاییەوە تاوانبارە سزاکەی چۆنە بێ سزاکەی وەکو باسم کرد سزاکەی لە زیندە بڵین بەندکردنە بێ یاخود پێبژاردن بەڵام ئەگەر دووبارە بۆ تا ماوەی 3 ساڵ ئەو کاتە بەندکردنەکە ئەبێ بە زیندانیکردن و 10 ساڵ زیاتر کاک زەردەشت بۆ کەسێک کە قەرزەکە وەرئەگرێت قەرزدەرەکە سزاکەی چییە ئەگەر سوەکەی زیاتر ئەمە باسی قەرزدەرەکەین ئەمە باسی قەرزدەرەکەین قەرز وەرگرنا زیاتر لە بازارە دەوڵەمەنەکان و کەسانن کە قەرزێن پارەیان بەسوو ئەمەی کە ئێستا حاڵەتەشی ناموویە بە بازار تۆ بیت پارە لە خەڵک وەرگری بەسوو بەوەی کە تۆ دەوڵەمەنەکەیت و ئەو کەسەکەی پارە بخاتە ئیشۆن خۆی زیاتر دەوڵەمەنەکان پارە ئێن بە خەڵک بەسوو بۆی کە پێویستی بە پارەیە خەڵکی فەقیرە و خەڵکی خوارەوەی ئەمەش دیاسا بۆ زەمانی حەقی ئەو کەسانی کە خەڵکی فەقیرنەوانی کە پێویستیان بە پارێ و بۆ ئوموری ڕۆژانەی خۆیانیان بۆ
مصیبەتێکە بەسەریانە هاتویان بابەتێکی لەوانە یاسا ئەمانەی پاراستووە قەرز دەر کاتێک کە ڕێژەی سووەکەی زیاتر بێت لەوەی کە قانون دیاری کردووە ئەو سزایە چاوەڕێکە کە بڵێن ئەرزی جەنابتانم کرد کەواتە وەکو باسمان کرد ئەوانەشی کە پارە ئێن بەسووی لە ڕێژەی یاسایی زیاتر ئەوانش دیسان لە ڕووی یاساییەوە تاوانبارن لە ڕووی یاساییەوە تاوانبارن. باشە کاک زەردەشت بابەتێکەیە خەڵکی زۆر پرسیاری لەسەرەکە دوێنێ ئەمە ئەم راپۆرتەمان لە کەناڵی NRT بڵاو کردەوە ئەوەی کە کەمێک پێش ئێستا بینەری بووین یەکێک لەو کەسانی کە قەرز ئەدات بە تۆمەتبارەکە ملیۆنێک دۆلاری زیاتر پێداوە. ئەمە ینی بەڕەزامەندی خۆیەتی یان تۆ دیوێکی تری بابەتەکە دەبینی ینی خۆی ناتوانێت بۆ ملیۆن دۆلارە کارێک بکات بۆچی بیدا بەوەی کە بە سوو بۆی بکارێتەوە بە قەرز بیدا بە کەسی لە ڕاستیە ئەمانە وەکو باسی پێشتر باسی مادەیاسیایەکەشم کرد کاڵێ بڵین شێوازی فرتوفێڵ بەکارێنان ئەمانەوە خۆیان نیشانێن کەسابەتێکەکەن ڕبحەکەی لە عەقڵانیە باشە ئێستاش ئێمە دۆخی ئابووری وڵاتەکەمان نەزانین یعنی جوڵەی مامەڵی ئابووری و دارایۆمانە زۆر کەم بۆتەوە کەسابەت لە بازارە کەم بۆتەوە خەڵک هەر دەسەبا بۆ هەر ئیشێک بە زەرەر ئەشکێتەوە بەسەریە ئەمیش ڕوویەکی ڕووکەشێکی وا جوانی پیشان ناوە تۆ نازانی کە ئەمە بە پاری یەکێکی کێیەت لە بازارە ئێخاتەوە پیشانی تۆی ئێ و ئەم ڕووکەشە پیشانی تۆیە کە ئەمە بەڵێن فعلەن ڕبحێکی زۆر خەیاڵی هەیە و چەند کەسێکی دروستکرا و دروستەکە بڵین بڵاوێکەنەوە لە بازارەکە ئەمە ماڵنگانە ئەم فڵان کەس ئەمەە ڕبح ئاەتەوە بە من و قازانجەکەی بۆ شێوازێ و یعنی وا ئەکە تۆ بکەویتە داوەکەیەوە یعنی مە بەتەنیا خۆیان نیکەن ئەمانە باندن باندێکی گەورن ڕکلامیان لە ڕووی ئەعلامیەوە طبعاً ئیشەکەن و خەڵک هەیە لە بازارڕ ئیشان بووەکە لە میدیاکان میدیا بڵین سوۆسیال میدیا و ئەمانەوە ڕکلام بۆ خۆیانەکەن و ئیش بۆ خۆیانەکەن بەم شێوازە ئەبێ کارێکەکەن کە من بکەومە داوەکانەوە من بچم بە ڕەزامەندی خۆم پارەی تەسیم کەم ڕەنگە 2 مانگ 3 مانگێکیش بۆی زیاتری بەمەیان بۆی خەڵکی کەی بۆ بەرەمیان بۆی بەم شێوازە ڕبحێکی خەیاڵیم باتەوەی کە خۆم لە خەیاڵمانی ئەوی خۆم هەستم پێ نەکردو باشە ئەماتێ بەڵام دوایی بەهۆی منەوە پارەی چواردەوەرەکەش مەخەوەی بە ئیتر لەبەر ئەوە ڕاستە قسەی جەنابەت تەواوە ملیۆنە دۆلار ئەگەر هەر بیخۆی لەوانێت تا 25 ساڵی هەر تەواو نەبێت چۆنی بخۆی وەکو برادرە نییە کە ئاڵێ من 26 ملیۆن دۆلارم لە فەردێکی کەمە بۆ خۆشی خۆم بەکارێناوە چونکە تەواو نابێت بە ملیۆن 2600 دەفتەرەکەتە بەڵە 2600 دەفتەرەکانەوە بەچی تەواو بێ بەڵام مارزێکی سیارش تەواو نابێ زۆر باشە کاک زەردەشت دوو کەس بێکەوە گرێبەستێکەکەن لە ڕێگەی کاتب عادلەوە با بڵین دادنووسەوە کە دەڵێن من بۆ نمونە لە 30 مانگی هەشدا ئەم ڕەپارەیە بە سوودەوە بە تۆ دەدەمەوە باشە ئەتوانێت لە پێش ئەو کەس ئەو کەسی کە قەرزەکەی داوە پێش ئەو ماوەیە داوای پارێکی خۆی بکاتەوە ئێمە موعدی استحقاقمانێ واتە موادەی مستحقبوونی دەینەکە گەڕانەوەی دەینەکە پێش ئەو ماوەیە بە هیچ شێوەیەک ئەو کەسە ناتوانێت داوای پارەکی بکات بشتێتە دادگاش شکاتیش بکە داواژی قامە بکە هیچ سوودێکی لە نابینێ ئللا بێ ماوەی وەرگرتنیەوەی پارەکەی بێت ئەو کاتە ئەم بۆی هەیە داوای بکاتەوە ماوەکانی ڕابردوودا ئەومان بینی کە لەسەر وەڕقەیەکی ئاسایی سپی لە نێوان دوو کەسان نووسراوێک کراوە و هیچ نەگەشتوتە لای دادنووس و بە شێوازێکی یاسایی نەبوو با بڵێن ئەوە کاری پێکرێت لە دادگایە لە ڕاستیە وەرەقەیەکی سپی بێ و تەنانەت تەنیا دەستنووسێکیش بێ ئیمزاشی لەسەر نەبێ ڕێگای خۆی هەیە و دادگا بڵین هەر یەکە و بەپێی توانە قوتی خۆی هێزی خۆی دادگا مامەڵی پێەکە بەڵام نووسراوی فەرمی بۆ لە نووسراوێکی کاتب عادل ئەو کاتە تۆ ناتوانانی تانی لێبی ئللا بە تەزویر نەبێ باشە کەواتە مباشر ڕاستە خۆ کە گەیشتە بەردەمی دادگا ناچارە مامەڵی لەگەڵا بکەن نووسراوێکی سەر کاغەزیش ئەم نووسراوی سەر کاغەزە ئەگەر بۆ نمونە دانپیانانی تیاابێ کە من بڕی ئەوەنە پارەم لە جەنابەت وەرگرتووە ئیمزای جەنابتی لەسەر بێ و ئەگەر باشتر وایە شاید ئیمزای شایدی لەسەر بێ ئەمەش هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ نووسراوە ڕسمیەکەیە تاکە جیاوازی ئەوەیە ئەگەر نووسراوێکی ڕسمی پاش ئەو نووسراوە عادیە و نووسراوە ئاسایی کە لە بینی من و تۆیاکراوە نووسراوێکی ڕسمی پاش ئەو تاریخە هەبێ بە ئاماژە بەوە باکە من بڵێ پارەکەی تۆم ماوەتۆ یان نەخێر لە هەمان تاریخان نووسراوێکی ڕسمی هەبێ نووسراوە ڕسمیەکە بەهێسترە لە
ئەو کاتە ئەم باڵانسەکەی قورسایی باڵانسەکەی بەرزترە لە نووسراوە ئاساییەکە لە هەموو حاڵەتێکە بەڵام لێک هینان لێک بۆ سەلماندن ئەگەر بۆ سەلماندن ئەگەر نووسراوێکی فەرمی نەبێ ئەو ناوەڕۆکی ئەو نووسراوە بە درۆ بخاتەوانێ ئەو کاتە ئەوە لە ڕووی یاساییەوە بەڵێ ئەتیباری هەیە دەستێتە پرۆگرامەکە و تا ڕادێک ئاماژت بەس ئەمەوێ بەڵام ئەوەی زۆر گرنگە مەفروزە بڵین بڕی پارەکە بۆچی مامەڵەیەک لە نووسراوەکە بنووسرێ بۆچی مامەڵەیەکە ئایا ئەمە قەرزە ئایا ئەمە بۆ کەسابەتە ئایا ئەمە نەخێر ئەمانەتە ئەم کەسە لای ئەوەدایانە چکە ئەگەر ئەمانەت بێدا بندێ ئەمە دیسانەوە تاوانە ئەمانەت ئەگەر بە ئەمانەت من پارێک لای جەنابەت دابنێم ئەگەر تۆ ئەم پارەیە بە شێوازێک لە شێوازەکان بۆ خۆتی بەکاربێنی بێ ئەوەی پرس بە من بکەی ئەوە دیسانەوە خیانە ئەمانێ و جەریمەیە بە پێی مادەی 453 لە یاسای سزاکانی عراقی یاسا بڵین سزای بۆ داناوە عقوبەی بۆ داناوە ئەگەر بۆیە زۆر گرنگە لە وەرەقەکە بنووسرێ ئەم پارەیە بەچی مەبەستێک لای جەنابەت دانرێ و زۆر گرنگیشە بڕەکەی بنووسرێ مەوعیدی و یانەوەکەشی بنووسرێ و گرنگیشە بڕێژەی سوودەکە ئەگەر هەیە بنووسرێ و گرنگیشە ئیمزای لەسەر بێ و پەنجەمۆریش با ئێمە بابەتی پەنجەمۆریش باس بکەین زۆر کەس پێی وایە پەنجەمۆر بەهێزترە لای ئیمزا لە ڕووی یاساییەوە نەخێ پەنجەمۆر لەبەرەوەی ئەکرێ من پەنجەمۆری تۆ بخەمە سەر وەرەقەیەک لە کاتێکا کە خەوتووی ئەکرێ پەنجەمۆری تۆ بخەمە سەر وەرەقەیەک لە کاتێکا کە ئیرادەت لە دەستداوە ئەم لە دەزانی ئیرادەیە ئایا من موادی مخەدرم ماوە بە جەنابەت یان نەخێرم لە دەزانی ئیرادەیە ئایا من ناڕەشەم لە جەنابەت کردووە پەنجەمۆری تووەکەم ئەم پەنجەمۆرەکە کرا ئەبێ شاهید دوو شاهیدی پەنجەمۆر هەبێ کە ئەم کەسە یان لە بەردەمی مۆزەفی مختصا بێ ئەم پەنجەمۆرە یان ئەبێ دوو شایەت هەبێ کە ئەم کەسە بە ئیرادەی خۆی ئەم پەنجەمۆری کردو لە خەوانە بۆ ئەم پەنجەمۆری کردو کەواتە ئیمزا باشترە لەسەر وەرەقە بێ لە پەنجەمۆر پەنجەمۆر هەبوو ئەگەر هەردووچیشان بێکەوە بن باشترە بەتاکید بەڵام ئەگەر پەنجەمۆر بوو مەفروزە دوو شایدی تیا بێ وەرەقەکە باشە لە سەرەتای قسەکاندا ئەماژت بەوە کرد کە بۆ نمونە ئاشێ کەسەکە ئیفلاس بێنێت کە قەرزەکەی وەرگرت ئەسە بۆ نمونە ئەم کەسێکە لە هەولێر دەستگیر کراوە 26 ملیۆن دلاری ئەم خەڵکەی بردووە با بڵێن هیچ سەرچاوەیەکی دارایی نییە هیچ مڵکێکی نییە و هیچ ڕێگەیەک نییە کە بتوانێت قەرزەکە بە خەڵکی بداتەوە یاسا چۆن مامەڵی لەگەڵەکە گریمان چەند ساڵێک زیندانی کرا ئەی پارەی خەڵکەکە چی لێت لە ڕاستیە ئەمە مادام زمەی مالی سفرە خۆی لە ڕووی سزاییەوە ئەمە ئەگەر چەند جەریمەیەکیشی لەسەریە کردبێ و هەرێکەش بەراممە کەسێک هەریەکە بەسەر بەخۆی مامەڵی لەگەڵاکرێ ئەوە نییە بڵێ ئەمە یەکجار قۆڵ بڕینی کردووە هەر یەک تاوانێک ئەگەر دۆلارێ بێ گەر 1000 دلار بێ ملیۆنە دلار ئەفو هەریەکە بەسەر بەخۆی مامەڵی لەگەڵاکرێ و هەمووشیان نیبوو کۆکرێتەوە بەسەرێکەوە و هەموو ساڵەکان سزاکان زیاترەکە زۆر زیاترەکە بەڵام ئێمە بابەتێکمانەیە لە قانونی سزاکانە سزا هەبگاتە هەر چەندێک بۆ نمونەم کەسە 100 تاوانی کرد و هەر تاوانی بە 5 ساڵ حکومەدرێ کەواتە کاتە نزیکی 500 ساڵ بەڵام ئەڵێ حەدی ئەعلای زیندانیکردن لە عێراقا 25 ساڵە یعنی ئەم کەسە لانی کەم ئەگەر تاوانەکە بەسەر یاساک بێتەوەکو خۆی لە ئەعلامە ئەترافەکە کە ئەمە طبعاً فعلا قۆڵبڕینێکی تەواوە فرتوفێڵێکی تەواو احتیالێکی تەواوە لانی کەم 25 ساڵ زیندانیە بێ بۆ وەرگرتنەوەی ئەو خەڵکەش بۆ وەرگرتنەوەی حەقەکەی طبعاً بێت چاوەڕێ بکە زمەی مالی ئەم کەسە پڕ بێتەوە بۆ زمەی مالی پڕبوونەوەش ئەکرێ زۆر قورسە تۆ بیسەلمێنی کە ئەم کەسە پارەی هەیە چونکە لەبەروی ئەمە سیستەمێکی بانقی پتەومان نییە و پارەی خەڵک لە بانقان نیە هەر کەسە پارەی خۆی و سویلی خۆی لای جیفانی خۆیەتی زۆر قورسە تۆ بیسەلمێنی ئەم کەسە پارەی هەیە یان ئەم کەسە خانووی هەیە و بەناوی مناڵەکەی وتیان چونکە زمەی مالی مناڵەکەی و شنەکەی و براکەی و مامەکەی و جیاوازە لەمەی هیچ تەنفیزێک لەسەری ئەوان ناکرێت کەواتە وەرگرتنەوەی ئەو حەقانە قورس ئەبن و کەسێکی 26 ملیۆن دلاری قەرزار بێ قەت نایە ئەموالی زاهری هەبێ بڵین مڵک و ماڵی ئاشکرا و ڕوونی هەبێ چونکە هەر کاتێک خانوویە بکڕێ ئەگەری نیشتەجێبوون نەبێ جگە لە خانووی نیشتەجێبوون باسی ئەوە ناکەین جگە لەوە سارەیەکە ئەمە بەپێی قانونی ڕافعاتی مەدەنی دیاری کردو کۆمەڵێک مڵکن کە ناکرێ ئەمانە حیجز بکرێن و بفرۆشتێن بەڵام هەر مڵکێکی کێ هەبێ حیجز دەکرێ و لە ڕێی دادگاوە ئەفرۆشتێ کەواتە تۆزێک قورسە بێ وەرگرتنەوەیان ئەی سەبارەت بە کەفیلچی بۆ نمونە ئەڵێ من کەفالەتی ئەم قەرز وەرگرە دەکەم بەوەی کە لەوە نەماوەدا بۆ ئەخر کەفالەتەکە لەکوێیە ئەبێ ئەوەش بزانین
بۆ نمونە کاک زەردەش من کە کەفالەتی ئەم کەساکەم موچەیەکی حکومیم هەیە یاخود ئەو کەسەی کە قەرز وەرگرە موچەیەکی حکومی هەیە بەڵێ تەنفیز لەسەر کەفیلەکە ئاکرێ لەسەر کەفیلەکە لەسەر تۆمەتبار نانە لەسەر کەفیلەکە ئاکرێ کەفیلەکە تۆ ئیتر چیتە شوێنی ئەو کەفالەت دوو جۆر کەفالەتمانەیە کەفالەتی ئاساییمان هەیە کەفالەتی تەزامونیمان هەیە تەزامونی ئەوەیە قەرزدەر پێش ئەوەی بشگەڕێتەوە سەر مەدینەکەی سەر قەرزارەکەی ئەتوانێت بگەڕێتەوە سەر کەفیلەکە بەڵام کەفالەتی ئاعتیادی ئەوەی کە ئاعتیادی لە بازار لە هینا هەیە ئێستا بڵین لە کاتە باگل تەنزیمەکرێومانە ئەمە نا ئەمە لە سەرەتا تۆ داوا لەسەر قەرزارەکە تۆمارەکی ئەگەر بۆ دادگا دەرکەوت کە قەرزارەکە زمەی مالی نییە و بڵین ئەموالێکی وای نییە تەنفیزی لەسەر بکەی و کاتا گەڕێتەوە سەر کەفیلەکە ئەگەر قەرز وەرگرەکە موچەیەکی حکومی هەبێ بۆ منە مانگانە ملیۆنە دینار وەرەگرێ موچەکەی لێ لە 15 موچەکەی لێ وەرەگی لە ڕێگەی دادگاوە ئەو قەرزە ئەدرێتەوە بۆ کەسانی کە لە ڕێگەی دایرەی جێبەجێکردنەوە دایرەی تەنفیزەوە ئەو حکومەی تۆ لە دادگا بەدەستی ئێنی بێتە دایری تەنفیز ئاگاداری کەفیلەکە ئاکاتەوە و بڵین داوا لە دایرەی کەفیلەکەکە کام کەفیلە ئەم کەسە کەفیلی فڵان کەسە بە مەبلەغی ئەوەنە و پارەکە لێوە بڕێل بڵین لە ڕێی دایرەکەی و دایری تەنفیزەوە زۆر چاکە زۆر سپاس بۆ کاک زەردەشت بیلال پارێزەر زۆر سپاس بۆی لەگەڵ مامی کاک چاوەکەم من خۆشحاڵ بووم سپاس بۆ جەنابیشتان دەستان خۆش بێ ئەخوا چاوەکەم بەڕێزی خۆشەویستان و چانەکەم دەبێت و داتر لەگەڵتان بەردەوام دەبم